گەندەڵی و بێکەفایەتی کۆماری ئیسلامی لە بەرەنگاربوونەوە لەگەڵ ڤیرۆسی کۆڕۆنا. تجارەت نیوز لە راپۆرتێکی مەیدانیدا لە شەقامی ناسر خوسرەوی تاران ناوەندی قاچاغی دەرمان باسی لە فرۆشتنی سەهمیەی واکسن بە قیمەتی 60 میلیۆن تمەن کردووە. ئاشکرایە کە ئەم واکسنانە لە سەهمیەی کادری دەرمانی و کەسانی بەردەم مەترسی دزراون. پێشتریش لە راپۆرتێکدا ڕایانگەیاند بوو کە لە پەنا فرۆشی واکسنەوە گەندەڵی دیکەش ڕوویداوە. بۆ نمونە سەهامدارانی نەخۆشخانە خصوصیەکان و سەرۆکی نەخۆشخانە دەوڵەتیەکان لە جیاتی واکسناسیۆنی کادری دەرمان ئەم واکسنەیان لە کەسوکار و ئاشنانی خۆیانیانداوە. هێندێک لە پزیشکان و پەرستاران گەندەڵی لە وەشاندنی واکسنی کۆڕۆنایان لە ئاستی نەخۆشخانەکاندا جددیتر و بەرینتر وەسف دەکەن و ڕایانگەیاندووە کە سەرچاوەکەی وەزارەتی تەندروستیە. لە ماوەی هەفتەکانی ڕابردوودا وەزارەتی تەندروستی ڕژیم بەردەوام لەژێر گوشاردا بووە تا لیستی کەسانێک کە واکسنی کۆڕۆنایان وەرگرتووە بڵاو کاتەوە. لەلایەکی دیکەشەوە باس لەوە دەکرێت کە بێجگە لە تۆڕی گەندەڵی فرۆشی واکسن هێندێک لە ئاخوندە دەنگ درشتەکان لە ئاستی ئێراندا واکسنی کۆڕۆنایان وەرگرتووە کە لە ئەولەویەتی وەرگرتنی واکسندا نەبوون و لەم بارەوە وەزارەتی تەندروستی بێدەنگی گرتووەتە بەر. لە حاڵێکدا کە هاوردەی واکسن لەلایەن وەزارەتی تەندروستیەوە لە چاو وڵاتانی دیکە لە کەمترین ئاستی خۆیدایە، هەر ئەم ڕادەیەش لە ناو کەسانێکدا کە لە ئەولەویەتدان بە خۆڕایی بڵاو نەکراوەتەوە. ئەوەش لە حاڵێکدایە کە هەڵسوڕاوانی کرێکاری و ڕێکخراوە مەدەنیە مرۆڤ دۆستەکان لە بەیانیەکانیاندا خوازیاری هاواردەکردنی بەرین و وەشاندنی بە خۆڕایی ئەم واکسنە بوون. راپۆرتەکان باستەوە دەکەن کە لە بارودۆخی کەمبوونی لە ڕاددەبەدەری واکسنی کۆڕۆنادا پێویستە بۆ وەشاندنی بەدەر لە نۆرەی ئەم واکسنە بڕی 40 تا 60 میلیۆن تمەن بە دەڵاڵانی سەرەکی دەرمان لە شەقامی ناسر خوسرەو بدرێت. دەڵاڵان پاش وەرگرتنی پارەکە کەسەکان بە نەخۆشخانەیەک دەناسێن و لەوێ بەدەر لە نۆرە واکسنەکەیان لێدەدرێت. بەپێی ئەو زانیاریانی کە بڵاوکرانەوە واکسنی سپۆتنیک گرانتر لە باقی واکسنەکانی دیکە معاملەی پێدەکرێت و وەشاندنی 2 دۆز لەم واکسنە لە نەخۆشخانە لانی کەم 60 میلیۆن تمەنی پێویستە. ئەم ڕاستیە بۆتە هۆی ئەوەی کە کادری دەرمانی ئێران بکەونە ژێر گوشاری چەندین بەرابەرەوە و زیاتر ببنە قوربانی. بەشێک لە کەسانی ئاگادار لەم مەسەلەیە ڕایانگەیاندووە کە بەلەبەر چاوگرتنی پڕبوونی ژوورەکانی چاودێری تایبەت لەوانەیە پێک هاتەی دەرمانی ئێران لێک هەڵوەشێت و ڕێژەی قوربانی بوونی خەڵک یەکجار بچێتە سەرێ. لە جەرگەی قەیرانی کۆڕۆنادا ئێران خاوەن زۆرترین قوربانیانی کادری دەرمانیە لە ئاستی دنیادا. بەڵام لە پەنا قوربانی بوونی کادرە دەرمانیە فداکارەکان دەیان هەزار کەس لە ئێران بە خاتری بێکەفایەتی و کەمتەرخەمی سەرانی ڕژیم گیانیان لەدەستاوە. لە ڕاستیدا سەرانی ڕژیم گیان لە دەستانی بەساڵاچوانیان بۆ گرنگ نییە. ئەوان تەنانەت پێیان باشتر وایە کە لە دەست ئەم بەشە ڕزگاریان بێت، چونکە لە ڕوانگەی ئەوانەوە بەساڵاچوان هەزینەی دەرمانیان لەسەرەیە و ڕۆڵێکی بەرچاویشیان لە ئابووری وڵاتدانیە. بە تایبەت خەباتی ڕێکخرا و پەیگیرانەی خانەنشینکراوان و ناڕزایەتی هاوڵاتیانی بەساڵاچوو پشتیوانی بەرینی کرێکاران و لاوان ڕژیمی ترساندووە. هەر بۆیە کاربەدەستانی ڕژیم سەرەڕای ڕێخستنی هێرشی هێزە ئینتزامیەکان لە دژیان بەکردەوە ڤیرۆسی کۆڕۆناشیان لە گیانیان بەرداوە. ڤیرۆسی کۆڕۆنا و نەخۆشیەکەی واتە کۆڤید-19 بابەتێکی جیهانیە. دەوڵەت و باڵە جۆراوجۆرەکانی بورژوازی جیهان کاتێک کە بڵاوبوونەوەی ئەم ڤیرۆسە بوو بەڕاستیەکی حاشا هەڵنەگر، هەر کام بە جۆرێک ئەم نەخۆشییان خستە خزمەت ئامانجەکانی خۆیانەوە. ڕژیمەکانی هاوشێوەی کۆماری ئیسلامی لە ڤیرۆسی کۆڕۆنا وەک ئامرازێک بۆ دامرکاندنی ناڕزایەتیەکانی سەرشەقام کەڵکی وەرگرت. بەڵام لە هەمان حاڵیشدا ڤیرۆسی کۆڕۆنا بێتوانایی و ناکارامەبوونی دەوڵەتەکانی لە ئاستی جۆراوجۆردا دەرخست. ئەم بێتواناییە ڕسوایی بەرینی بۆ سیاسەتمەدارانی هێندێک وڵات لەوانە دۆناڵد ترامپ سەرۆککۆماری پێشووی ئەمریکا، بۆلسۆنارۆ سەرۆککۆماری بەرزیل و عەلی خامنەئی و حەسەن ڕوحانی بە دیاری هێناوە. ئەم چوار کەسە سەرەتا حاشایان لە بوونی ڤیرۆسی کۆڕۆنا کرد، پاشان لەژێر گوشاری ڕاستیەکاندا وەک ڤیرۆسێکی کەم مەترسی بەڕەسمیان ناسی و
پەرەسەندنی ئەم نەخۆشییان بۆ پیلانگێڕی ئەمیان ئەو دەوڵەت گەڕاندەوە. هەر هەمویان وێڕای خوڵقاندنی کارەسات بۆ بە ساڵاتچوان، نەخۆشان و کرێکاران و سەرنجام گشت کۆمەڵگا سیاسەتی گاڵتەجارانەی خۆیان بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆڕۆنا ستایش کرد. لەو نێوەدا وتە و هەڵسوکەوتی خامنەئی و ڕوحانی و دارودەستەکانیان لە ئاستی جیهاندا بێوێ نەبوو. ڕژیمی کۆماری ئیسلامی بە بایەخ نەدان بە تەندروستی و سڵامەتی خەڵکو و بە شێوازی هەڵسوکەوتی لەگەڵ ڤیرۆسی کۆڕۆنا نیشانی داوە کە وەک سیستمێکی سەرمایەدارانەی گەندەڵ و ناکارامە گیانی زۆربەی هاوڵاتیان بەلایەوە هیچ بایەخێکی نییە. وەها ڕژیمێک شیاوی بەڕێوەبردنی کۆمەڵگا نییە. بێکەفایەتی نظامی سەرمایەداری لە بەرەنگاربوونەوە لەگەڵ کارەساتی وەک پەتاگشتگیرەکان لە پەنا هەموو کەم و کوڕیەکانی دیکەیەوە سەلماندوویەتی کە ئەم نیزامە شیاوی مرۆڤی سەدەی 21 نییە. نظامی سۆسیالیستی و بەڕێوەبردنی شوڕایی ژیانی خەڵک ڕێگای ڕزگاری مرۆڤایەتیە لە گشت ئەو نەهامەتیانەی کە نظامی سەرمایەداری خوڵقێنەر و هۆکاری مانەوەیەتی. بێگومان مرۆڤایەتی تەنیا لەم ڕێگەیەوە دەتوانێت بە شێوەی کارامە بەرەنگاری کارەساتی کۆمەڵایەتی سیاسی و سروشتیش ببێتەوە.